ئێستا چۆنن جەماعەت ئەحواڵتان دەنگ و باستان خەبەراتان کۆلەوتم بابم شەوەش تۆزێ بێمە خزمەتان ئاوا لەسەرم قەنەفە دانیشتوم هەروە تۆزێ قسەتان بۆ کەم کوامە دەی با بەڕێزان کۆ ببنەوە پێویست ناکات چونکە لایڤەکە زۆر بە سەریعیە کە دەستم پێ کردووە هین نییە ئەوە نییە بڵێم ئیدعا و ڕیکلام شتم بۆ کرد بێ هەروە بە هاکەزایی هاتمەتە سەرخەت هیوادارم کە هەموو شتێک باش بێت و بتوانم کۆمەڵی قسە باستان بۆ کەم ئەمە ئەگەر دوور بێت ئەتوانین نزیشی کەینەوە ئاوا تۆزێک ئێستا زۆر بێعیبە هەمووتان بەخێر بن سەر چاوی ئارام ئەحمەد هاتن یاخوا بەخێر بن سەر ڕۆح سەر چاو سەر دڵ ئەرە وەڵڵا بەخێر بن یاخوا بەخێر بن سەر چاو هەمیشی بۆ چاکم کاکە بەخوا وەزعەکە شلووقە یاخوا بەخێر بن جا کەسی نازانێت باسی چیەکەم ئێستا هەمووی ئەبێ ئارام ئەحمەد بمنینەوە تۆ سەرخەت و قسە بکە ئەبێ باسی چی بکە یا ئەڵڵا بدەم شوێنەکەم ستراتیژی بێ باشە کاکەش دای بەخێر بن یاخوا تۆزێ قسەتان بۆ کەم و بجێتان یاڵم بەڕێزان بەخێر بن باشە بەخێر بن ئەم جارەیش عزیزان هەروە دووسێ وردەشتان بۆ باسەکەم و دوایش باسی ئەو ڕاگەیاندنەی بزوتنەوەی گۆڕانەکەم بە کورتی و دوای ئەوە بەخواتان ئەسپێرم طبعا کاکە حەما وەکو وتمان هێزێکی دروستەکە لە گوڵەخانە بۆ هەزار چەکدار کەچی یەکێتی هاتوواڵێ ئەوە میلیشیایە ئەوە کوورە کاکە ژیان ئێوە خۆتان هێزی هەفتاتان میلیشیایە دژە ترۆر میلیشیایە کۆماندۆ میلیشیایە کاکە مەحموود سەنگاوی هێزی هەیە میلیشیایە بەرهەم هەیەتی میلیشیایە کۆستەت هەیەتی میلیشیایە باوکم بە قورئان حەمەی حاج مەحموود هەمووتان پیاوترە ئەرێ عزیزان یەک پرسیاتان لێکم طبعا خۆ من لەگەڵ هیچیانیم تا ئێستا ئێوە بینیوتانە هێزێکی حەمەی حاجی مەحموود تەقە لە خەڵکە خەڵک بڕفێنێ تەعدا بکە ئابڕووی خەڵک بتچێنێ بڕوا ترۆرکە بڕوا لە هەولێر بە نمونە هاوکە جاف ترۆرکە یا بڕوا ئاکام ترۆرکە یا بڕوا کەسە ترۆرکە نا خۆ ئەوەی کە 30 ساڵە لەو کوردستانە خەریکی ترۆرە خەریکی کوشت و بڕە خەریکی ڕفاندنە خەریکی تەعدایە خەریکی بێئابڕوویە هێزەکانی یەکێتی و پارتین کاکەشیان لە بادینان و هەولێرا پارتیە لەم لایشەوە جەماعەتی یەکێتیە ئێستا باشە بۆچی بۆ خۆتان ڕەوایە پاڤڵ هێزی تایبەتی خۆی هەیە و قوبات هێزی تایبەتی خۆی هەیە و مەحموود سەنگاوی و نازانم کۆسەر ڕەسوڵ هەیەتی و حەمەی حاجی مەحموود بۆ نەبێ کاک وەڵڵی باوکم بەیانی من بێمەوە کوردستان یەکەم ئیشم ئەوا بێ هێز دروستەکەم هێزێکی 5,000 نەفەریش دروستەکەم بابات بیزانن بۆچی نایکەم کاکە مادەم ئەگەر ئەزانی چۆنە سەمەدی بەهرەنجی قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر نان هەیە بۆ هەمومان بیخۆین ئەگەر نان نییە بۆ بە هەمومان بۆ تێبکۆشین تەواو ئەگەر ئێوە دژی میلیشیان ئەی بۆ 33 ساڵە نەتانتوانیوە هێزەکانی خۆتان بکەنەوە بە یەک لەگەڵ پارتیە بیکەن بە هێزێکی حکومی بۆ کاکە بۆچی ناتوانن ئەمریکیەکان بەریتانیەکان دار و بەهزە سەرخەر چەند ساڵە بە پارە بە چەک بە نازانم بە خەڵکی شارەزا کۆمەکی بە ئێوە کە بێن هێزەکانتان کەنەوە بە یەک بەڵام هەمیشە هەر خەریکی میلیشیان هەفتەیەک بەر لە هێزەکەی حەمەی حاجی مەحموود لە کۆیە یەکێتی هێزێکی دروستکە لە مەجموعەی خەڵکی هەولێر و کۆیە و ئالۆ بابەتانەیە بۆ ئێوە ڕەوایە بۆچی بۆ حەمەی حاجی مەحموود ڕەوانیە کاکە خۆ بانێکە و دوو هەوانیە برای من بۆ ئەویش ڕەوایە کاکە دەستی حەمەی حاجی مەحموود خۆش بێ هیوادارم لە 1000 بیکا بە 2000 بیکا بە 3000 بیکا بە 5000 دەستی خۆش بێ ڕاستی تەواو چونکە ئێوە هەمووتان میلیشیان بەڕاستی بۆ کاکە هێزەکانی پارتی میلیشیانی عزیزانی من بۆ هێزەکانی کێتی هی هەر هەمووی میلیشیانیە ئەی چییە ئەیدەوە شتێکی عجیب نییە کۆستەت هێزێکی هەیە ئەی بەگڕەیەکی ئەوە کارێکی میلیشیایە کاکەشیان تەواو مادەم هەمووی میلیشیایە کەواتە زۆر ئاساییە حەمەی حاجی مەحموود من و فڵان و فیسار و ئەلەم بابەتانە هێز بە خۆی دروستکە ئەگەر ناتانەوێ میلیشیا هەبێ نابێ پاڤڵ هێزی هەبێت نابێ قوبا تاڵەبانی هێزی هەبێ نابێ حەمەی حاجی مەحموود نازانم لەگەڵ مەحموود سەنگاوی و لەگەڵ مەسوول و لەگەڵ نێچیر و لەگەڵ کێوکی ئەوانە هێزیان هەبێ ئەگەر هیچتان نەتان بێ ئەو کاتە ئێمە دژی حەمەی حاجی مەحموود بین ئەڵێن نابێ هێز هەبێ مادەم هەمووتان هەتانە ئەویش دەستی خۆش بێ ئەمە ئەویان تەواو ڕێی خۆم وت خەڵک بڵێ ئەوە کاک ڕێی ئارام ئەحمەد پێویستە بەڕاستی ئەمە یەکەم دووەم ئەو بارەگایی پارتی ئەمڕۆ لە کەرکووک تەقێنرایەوە ئیشی یەکێتی بۆ شارەزاییتان ئیشی جەماعەتی پاگەڵ و قوباتە من لە ئێستاوە بە پارتی ئەڵێم
بە بنەماڵی بازانی ئەڵێم بەڵێ بارەگاکەی ئێوە لەلایەنێکی تۆ تەقێنراوەتەوە نەگومانی ئەوێ و نە هیچ و نەت ئەوانیش تەواو ئەویشم پێوتن و خۆتان بڕۆن لێکۆڵینەوە بکەن بزانەوە هەیەوانیە. اینجا ئەچمە سەر بەیاننامەکەی بزوتنەوەی گۆڕان. عزیزان طبعا بەجیالەوەی کە لەسەر بەیاننامەکەی بزوتنەوەی گۆڕان قساکەم طبعا گۆڕان مێژووی خۆی کۆتایی پێهێناوە یعنی تەواو بوو بزوتنەوەی گۆڕان نەکرد هەڵناسێتەوە سوێن بە ئیلاهی وەکو ئەو کابرایی هەولێر پێنج و دەدا بەدەستە ڤیاگرا بخوا هەسانەوەی نییە بزوتنەوەی گۆڕان کۆتایی پێهاتووە کێ مامۆستا جەمال ئەو هەڵیسێنێتەوە عومەری سێ عەلی گەڕ و گولەکانی نەوە شوام سەفا و چیا و نما ئەلەم بابەتانە ئەو کۆتایی پێهاتەوە بزوتنەوەی تەواو بوو کاکە بانگەوازی کردووە داواتان لێ یەکەین بە گیانی نازانم ئەو سەردەمانەی گۆڕانەوە وەرنەوە سەر خەت و نازانم ئەڵێ یاری لگاوەکە بێنەوە سەر بۆ سەر خەت بۆچیە کاکە کاگنەوشیوان کاکە ژیان ئێمە 10 ساڵ دوای کاگنەوشیوان کەوتین بە باڵایە هەڵماننا کاگنەوشیوان لە دوایە دز دەرچوو ئێستا مندا بنیشم دوای کێ بکەومەی هاوار بۆ توی خەڵک بە کەرەزانن باوکی هەژاران یەکەم دز دەرچوو 350-400 ملیۆنی بەجێهێشتووە ئێستا ئێمە باس دوای کێ بکەین کاکە ژیان خوا ئەمە قسەیەوە یەکەن کاکە ها بێن چێ دای کاعومەری سێ عەلی خۆ کاعومەر پیاوێکی باشە بەڵام سیاسی نییە کاعومەر پیاوێکی فاسدە و پیاوێکی نازانم دزە و ئەمانەی بەڵام پیاوێکی سیاست نازانێ بەڕاستی دوای کێ کەوین دوای بۆ قومۆق و ئەمانە کەوین کاکە ناکرێ بەڕاستی کاکە گۆڕان کۆتایی پێهاتووە بەسەر چوو بەڕاستی بەسەر چوو قۆناغی خۆی کۆتایی پێهێنا بۆیە من شتێکم نووسی وتم بە هەموو وجودمەوە بە گشتانە ئەچم بەڕاستی ئێسەیشی ئەڵێن بە هەموو توانامەوە بەگشت ئێوەشمەوە بەڕاستی هەتا شەڕی ئێوە وەسابێ کوڕەکانی نەو شوام سەفا و گۆڕان تڕی گردەکە هەتا شەڕی ئێوە وەسابێ شەڕی پارتی ناکەم شەڕی یەکێتی ناکەم شەڕی شاسوار ناکەم شەڕی عەلی حەمەساڵحەکان ناکەم شەڕی یەک کەس ناکەم شەڕی ئێوە نەبێ هەموو کاتی خۆم تەرخانەکەم بۆ لێدان لە ئێوە بەڕە چکە ئێوە بێشەرەفترین حەرەکەت بوون لە مێژووی ئێمەیە ئەوەی ئێوە بە ئێمەتان کردووە ئەوەی ئێوە بە خەڵکی کوتان کردووە پارتی یەکێتی نیان کردووە بەڕاستی چونکە پارتی یەکێتی لە دوای ڕاپەڕینەکەوە بۆ ئێمە ئاشنا بوون پارتی یەکێتی دز بوون جەردە بوون مافیا بوون گەندەڵ بوون هەموو شتێک بوون بەڵام نەو شوام سەفا قەمسەڵەیەکی قۆڕی ساڵی 92 لەبەرەکرد ئەیوت کاکەنەوە پیاوە سادەکەیە بابە ڕەزیل بوو ئەم کابرا لە برسا مردوو بوو بۆیە وا ڕەفتاریە کرد کاکەجیان اینجا عزیزان هەساون ئەڵێن چی جەماعەتی گردەکە ڤیدیۆیشیان بڵاو کردوتەوە ئەها ئەو کاتێک کە من دیفاعم لە گۆڕانە کرد و ئەموو گۆڕان ئەمەیە و کاگنەوشیوان کەسێکە خاوەنی شەرەفە و کاگنەوشیوان قەت دزی هەت ئەیتوانی دزی بکە کاکەنەوەکەی ئێمە بەڵام دزی نەکردووە و ئالەم بابەتانە ڕۆژچوون ئەو دەنگانەی ئەو سەردەمیان هێناوە لەگەڵ ئەم دەنگە تازەیە کە لەم کاکەنەوە دزی کردووە لە یەکیان داوە ئارام ئەحمە وازانی ڕادوێ هەتیو لەوەی شەهر ئەحمەقت ماڵێن ئاوا بێت ئەو گۆڕانانە تۆ لە بۆچی ئەحمەقن تامان ئەم مەسەلەی ڕادوێ عزیزان بۆچی بەکارێت ئەمڕۆ من بە زەلامێک گەڵێم ئەمە دزە جەردەیە مافیایە چوار ڕۆژی کە ئەڵێم نەوەڵا دز نەبوو جەردە نەبوو مافیا نەبوو ئەلەم بابەتانە ئەمە یعنی بەگدانان ئەمە ڕادوێ بەڕاستی بەڵام من ئەمڕۆ بە زەلامێک گەڵێم کاکە ئەمە دز نییە بەیانی کابرا دزی ئەکا بەیانی ئەڵێم کابرا دزە یعنی من ڕاستگۆم یعنی پیاوێکی ڕاستگۆم من کاکە نەوشیوام سەفا لە دوای ساڵی 92ەکەوە هەتا قۆناغەکانی کۆتایی ئەم کابرایە لە کوردستانە ئەیتوانی دەیان ملیۆن دۆلار بدزێ وەک بنەماڵی بازانی وەکو بنەماڵی تاڵەبانی وەکو فڵان وەکو ئەوە بەڵام نەیدزی ئەو سەردەمانە منی ژوتومە کاگنەوشیوان ئەیتوانی دزی کا بەڵام دزی نەکردووە لە ئاخر و ئۆخری تەمەنیا کە وەختێک لە مردنا بوو لە غەرغەرەیە بوو هەموو دۆست و نارەکانی تووشی شۆ کرد کە دزی کردبوو نەمانەزانی کاکە لە دواییە کە دزیەکانی کرد وتم وەڵا کاکە دزی کردووە کاکە نەوشیروان خۆمە عیب نییە کاکە ئێوە بۆ دەنگی کۆن و دەنگی تازە لە یەک ئەیەن و ئەزانن بەمە ئەتوان کڵاو بخەنە سەر خەڵک کاکە بەڵێ وابوو لە دوای نەوەیەکەوە لە دوای ڕاپەڕینەوە کاگنەوشیوان سەفا هەتا قۆناغەکانی بەر لە مردنیشی ئەم کابرایە هیچی بۆ خۆی نەئەویست دزی نەکرد گەندەڵی نەکرد ئەمەی نەکرد ئەوەی نەکرد بەڵام لە داجوارە 350-400 ملیۆنی ژێربەژێر دزی بۆ مناڵەکانی خۆی بۆ کوڕەکانی بۆ کچەکەی کاکە تەواو من ئەمە وتووە
من سەردەمانی ئەموت کاک نەوشیروان مستەفا مامۆسای ئەخلاقە لە ڕاستیە مامۆسای ئەخلاق بوو کاتێک کە بوو بە مامۆسای بێ ئەخلاقی ئەو کاتە وتم کاک نەوشیروان مستەفا مامۆسای بێ ئەخلاقەکانە بەڕاستی ئەو کاتێک کە ئەموو کاک نەوشیروان مستەفا دز نییە بەڕاستی دز نەبوو گەندەڵ نەبوو جەردە نەبوو بەڵام کە وەختێ بوو بە دز وتم کاک نەوشیروان دزە جاردەیە مافیایە گردەکەی دزیۆکلی بەناوی مناڵەکانیەوە کارگەی ئاسنی کردو بەناوی مناڵەکانیەوە مناڵەکانی ئێستا کۆمپانیایە هەیە لە مەرزەکان و لە ساڵ 25 لە ماوەیەکی ترا کە باسی هێمن و باسی نازانم ئەو عەباس و ئەمانەم کرد بە لایڤێ ئینجارە باسی ئەوەی شەکەم کە مانگانە چەنە وەرەگرێ چیا لەو کۆمپانیایی کە هەیەی ئەمە قسەکانی منە کاکە من پیاوێکی ڕاستگۆ بووم من ئەمڕۆ ئەڵێم کاک فڵان کەس دز نییە پیاوێکی شەریفە کەواتە ئەم کابرایە دز نییە پیاوێکی شەریفە 2 ساڵی تر ئەم کابرایە ئەبێ بە دز ئەبێ بە ناشەریف ئەڵێم کاکە ئاگاتان لێبێ ئەویش دز دەرچوو ئەمیش ناشەریف دەرچوو نەوشیروان مستەفا لەو قۆناغانەیە بەڵێ دزی نەکرد گەندەڵی نەکرد بێ ئەخلاق نەبوو ئەمە نەبوو بەڵام لە دواییە لە ئاخرا بەڵێ دز بوو خائین بوو فێڵەباز بوو ساختە بوو هەموو شتێک بوو کاکەنەوە ئەمە بۆچی تێکەڵیەکان ڕسمەکانم ئای وەڵا ئارام ئەحمەد ڕادوێ دەرچوو نەخە ڕادوێ دەر نەچوو ئارام ئەحمەد من نەموتووە نەوشیروان مستەفا دز بووە و لە دوایە پەشیمان ببمەوە بڵێم نانە دز نەبوو لە سەردەمێکە وتم دز نییە بەفعلی دز نەبوو لە دوای 10 ساڵ دەرکەوت کە دزە وتم دزە تەواو ئەمە شتێکی عەجیب نییە هەموو کەسێ لەم ڕاستی ئارام ئەحمەد تێگا بەڕاستی کاکەچە لەبەرەوە ئێوە مەسەلەی ڕادوێشتان ڕسوا کرد بەڕاستی هەر ڕسواتان کرد نازان ڕادوێ چییە کاکە ئاوا نییە ئەبێ عاقڵ بن عاقڵ دەنگ تێکەڵاو مەکەن قۆناغ بە قۆناغ چونکە هەردوو قۆناغەکە من وەکو خۆی وەڵامم داوەتەوە وەکو خۆی لە قۆناغێکە کاک نەوشیروان پیاوێکی شەریف بووە دزی نەکردووە جەردەیی نەکردووە ئارام ئەحمەد وەکو پیاوێکی ڕاستگۆ وتومە کاک نەوشیروانەکەی ئێمە ئەیتوانی دزیکان نەیکردووە ئەیتوانی بێ ئەخلاقیکان نەیکردووە ئەتوانی گەندەڵیکان نەیکردووە هەمووی ڕاست بوو بەڵام لە ئاخر و ئۆخری تەمەنیا بڕوان هەموو ڕەفیقە کۆنەکانی قسەیان لەگەڵاکەن تووشی شۆک بوون چۆن کاک نەوشیروان لە دوایە دز دەرچووی هاوار چۆن باوکی هەژارانەکەی ئێمە لە دوایە گردەکەی کردو بە ناوی چیاو نماوە کاکە چۆن کاک نەوشیروانەکەی ئێمە کارگەی ئاسنی بای 10 ملیۆن دۆلارە بۆ مناڵەکانی بەجێهێشتووە چۆن کاک نەوشیروانەکەی ئێمە لە لەندەنە ڤێلای کردووە بۆ کچەکەی بە 750,000 پاوەند چۆن کاک نەوشیروانەکەی ئێمە ئەوەی کردووە کاکە قسەکەی من حەقیقەتە باشە پێویستە هەموو کەسێ بەرچاوی ڕوون بێت پاشان سێری بێشەرەفی ئەم جەماعەتەی گۆڕان کە خۆشەویستان ئەوەی تەلەفۆنەکەی یادی بەخێر ئەوەی کە لاوری شێخ جەنگی ئەو شەو تەلەفۆنەکەی بۆ کردم عەزیزان جا 1000 فیشەک دنا بەڕەسمی نەوشیروان مستەفاوە بۆیە ڕقم لەو گۆڕانە هەڵگرتووە لەو هەتیوان نەوشیروان مستەفای چونکە زۆر سپڵۆبی ئەمەکە زۆر بێشەرەفن ئەمانە ئاجانیش ئەمانە ناپیاون ئەها لە کوردەواریە ئەڵێ بۆ بۆرە پیا و خۆ بۆ بە کوش ئەڵێ بە دەردی خوامرد ئەمە ئەم جەماعەتی گۆڕانە خوێڕیە ئەم هەتیوانەی نەوشیروان مستەفا بێقیمەتی وەکو ئەمان لە دنیا نەبووە یەک ڕۆ دەسەڵات مەبێ تەنەکەی بەسم بە کلکتانەوە چیاونمە با باش بزانم دانیشتوین ئەوە تەقە کرا لە نەوشیروان مستەفا و لە گردەکە و لە ڕسمەکەی و فیشەکی پیاچوو یەخوا دەستەکەی شێخ جعفەر خۆش بێ منیش ئەوە گەمژە بووم کاکە هەسام چۆن کاکەنەوە تەقەی لێکەن و گردەکە و ئەوە و لاهور ئەمە و نازانم شێخ جعفەر ئەمە و ئەنم بابەتانە وەڵا کاتێک متین تەلەفۆنەکەی لێیە ئەمە نما ساختە چی کاگەران گەنجێت چۆری چای باشی بە قوربان چییە کاکە بەخوا تۆ باسی لاهورەکەی وەڵڵی کاک شێخ لاهور ئاگای لەو قەزیە نییە کاکە ئارام گیان ئەمە نما ئاگای لێ نییە و هیوادارم کە ئەو شتە ئەوە بکەیت و چونکە فڵان و فڵان و ئەلەم بابەتانەیە ڕقەمەکەشی ئێسەیەم بە کاک شێخ لاهور با خۆ تەلەفۆنی بکە لاهور تەلەفۆنی کرد بە ڕێزی احترام بەگوێی خۆیانم کرد کەچی لە دوای گۆڕانەکە سوکاتیان پێکرد خوا پیاوەتیە کاکە لە دوایە خۆیان بێ حرمەتیان بە ئارام ئەحمەد کرد من لەسەر ئەوان شەڕەکەم لەسەر ئەوان هاوارەکەم ئەمە ئەوان تیان نەچن کەچی ئەوان خوان سوکاتیان پێکرد ئێستا سوکاتی بە ئارام ئەحمەد کرد باشە کاکەجێ ئەمە مەردایەتێکەی جەماعەتی جەمالی حەمەڕێی و نازانم چیا و نم و ئالەم بابەتانەیە وەرە بابە ئێوە هەر پیاوین ئەسڵەن بەڕاستی هەر پیاوین ئێوە کاکە لەبەرەوە بەیاننامەکەتان بڵاوتان کردوتەوە لای ئێمە نرخی تاکە پێڵاوێکی نییە نرخی یەک تاکە پێڵاوی نییە ئێمە ناخەڵەتین بەوەی بڵێن ئای کاکە ئەگەر ئێمە نەبینەوە شاسوار سەرەکەوێ و ئەوە کێ سەرەکەوێ با سەرکەوێت ئەوکەی مشکلی ئێمە کاکە
ئێوە چیتان کردووە؟ ئێوە هەمووتان بەژەوەندی خواز و دز و جەردە بوون کاکە. معقول نییە من 10 ساڵ تێکۆشانکەم چیاو نمنم ببن بە ملیۆنێر، ئەوان دانیش ئارەخۆنەوە 15 مەسەدا بنێن ها؟ کچەکەی ئەوان بڕوا بۆ ناویشێ ئیسپانیا لەگەڵ کوڕ و مڕا ڕەسم بڵاو کاتەوە، وازانێ ئاگام لێ نییە؟ کوڕەکان چیا بڕوا بۆ هین بۆ ناویشێ بۆ تورکیا و بڕوا بۆ مەغریب و بۆ ناویشێ کورە ئەمەیتر بۆ دوبەی لەگەڵ کیژۆڵەی فڵانی کوڕی فڵانەوەی کە بانەیە لەم ناوەکی. وازانن ئاگام لێ نییە کاکە؟ یعنی منطقی تایە بەڕاستی کاکە. بەڵێ نەوشوام سەفا 100 بارە یەکەمەوە لە 2 قۆناغە. قۆناغی یەکەم لە دوای ڕاپەڕینەوە پیاوێکی شەریف بووە، دزی نەکردووە، گەندەڵی نەکردووە، هەمی ڕاستە. بەڵام لە 2 ساڵەکەی تەمەنیە کاک نەوشیوان دز دەرچوو، بێڕەوش دەرچوو، درۆزن دەرچوو، خائین دەرچوو، مافیا دەرچوو، دەیان ملیۆن دۆلاری تیان چی بابە 350 ملیۆن دۆلار تا 400 حساب کراوە خۆشەویستان. دزیەتی بۆ مناڵەکانی خۆی. باشە جا پێیان ناخۆشە کە ئارام ئەحمەد ئەم ڕاستیەڵێ، یان دەنگەکان تێکەڵاوەکەن ئارام ئەحمەد وتی چی؟ ئارام ئەحمەد بابە خۆ خەڵک جێ نییە برا، خۆم لە ژیانە ماوم ئاوا ئێمە سەرچنگ ڕاستیەکان بە خەڵک ئەڵێم کە مەسەلەکان چۆنە. لەبەرەوە عزیزان بزوتەوەی گۆڕان ئەو بزوتنەوە سەخیفە بوو کە هەمومانی فرۆش بۆ بنەماڵی بازانی، کە هەمومانی فرۆش بوو بە جاشی بنەماڵی بازانی، کە نەوشیوام سەفا 3 جار ڕۆژ دەستی هەول دەستی مەسعود بازانی ماش کرد کە لە کاتی خۆیان من چەندین بابەتم لە دژی نەوشیوام سەفا لەو کاتی شانوچی مەجموعەیە چوون بۆ نەوشیوام سەفا. کاک دکتۆر کەیانی لە ئەندام پەرلەمانە لە بەریتانیا لە ژیانە ماوە، وتی بیان کاکە ئارام ئەحمەد قسە بە گۆڕان لە تیجا قسە بە خۆش مەڵێ ڕاتی شێکە قسەشم بە خۆی و هەلو کاتیشە بەڕاستی تێگەی چکەوە یاسای منە کاکیش. ئەرە وەڵا تخوا دانیشت تخوا پاڤڵ بە شەرە کاکە کورە پاڤڵێکی کورە وەڵڵی ئەوە هەر دەرمانە خۆی حەشیشەکە لیا و تاوەڕێکوانە کەی پیاون کاکە ئەو کۆمەڵگای ئەمە دەستی ئەم ساختە چی خۆڕیانەوە ئەوەی لە توبرای شیرم. لەبەرەوە عەزیزان ئەمە ڕاستی مۆزوعەکەی ئارام ئەحمەد کەمشەوە بۆ ئێوەی باس کرد. ئەمە وەڵام دانەوە بوو بە هەموو ئەو درۆدە لەسەر کارم کاتەنا باوەڕتانە بێ لە کاتی هەڵبژاردنەکانە هەمووتان تەرخانەکە بەردان لە ئێوە بزوتەوەی گۆڕان. ماڵتان ئاوا بێ 48 دانە کاوێشکار کوا ئەوانی کە سبەیان بەڕێوەیە بەر ئەوانی لە تەلەڤیزیۆن نابوون هەمووی لە هەولێرن عەزیزان. برادرانی کاک ئازادی کاکەڕەش کە برادری خۆمە کاک ئازاد دوانە کاکزەش لەوەیە هەر لەگەڵ هینا ئەمەی کۆنە پاسۆکەکە کورە سوزانم ئەوەی کە بڕمایە بەڕێوەبەری کرد بە دووتەر ئاکۆکە هەمووی لە هەولێرە دانیشتون بۆ خۆیان عەزیزانی من پارە لە پارتی وەرەگرن بە ناوی ئەوە کە ئەمانە ڕاوێشکارن. 48 جانن بە کیژۆڵە و میژۆڵە و پیرێژن و فڵان و فیسار و پیرەپیاوە هەر هەمیان لەوێ بۆ خۆیان دانیشتون پارە وەرەگرن. ئەرێ ئێوە ئەیبینن یەک کەسان ئەوانە قسێ بکەن، ئەبینن ڕەخنەیە بگرن ئەوانە 48 کاوێشکار هەیە قسەیەکی ئەمانتان بیستووە یاوی موچە خۆرن. ئێستا ئارام ئەحمەد تاوانبارەکەن، ئارام ئەحمەد بەژەوەندی ویستووە ها؟ ئارام ئەحمەد بەڕاستی بەژەوەندی خۆی ویست کورە بەژەوەندی خۆم بویستە ئێستا لە سلێمانیا چێونماوێ بە ئەمایە بە شەق بەخوا یەک ڕۆژم مابێت چیا و نما شەقی من بەرتنتانەکەوێ بەخوا ئەچی دەسەڵاتم بێ لەو کوردستانەیە کە ئەیشم بێ خوایان بێ یەمەوە ئەو سلێمانیە ئەتانگرم خۆم زەچێنەکەم بەخوا ئەو دنیای لە پشتان بێ سەقتان پێوە نم بەبەژە ناخوا ئەتان لێ خالی ڕەزا دیفاعتان لێکە خالی ڕەزا دیفاعتان لێکە ئەوە هین کاکی ناویشە ئەوەی کە زوو بەڕێوەبەری کێنێن بۆ عەبدوڕەزاق ئەڵێ خالی ڕەزا پێشمەگەی هین بۆ پێشمەگەی مەقەڕ بووە ڕاستەکە چونکە ئامۆزای نەوشیوام سەفا بووە خالی ڕەزا یەک تاپڕی بۆ کورد نەتەقاندووە با باش بیزانم پێشمەگەی مەقەڕ بووە هەر لە تەشتێکا جریش کاک نەوشیوانی شتووە و بە جیهازەکە هەر ئەوە شەڕە ئەوە شەڕ بووی ناردی بۆ فراسەنگاوی یەک گول لێ نەتەقاندووە بە حەیاتی. تازە زانیم بۆ نووسینەی عەبدوڕەزاق زانیم کە پێشمەرگەی هینیش هەیە پێشمەرگەی ناو مەقەڕیش هەیە. ئەمانە زۆڵم عەزیزان زۆڵ. ئەو نووشیوام سەفایش وەکو مەسعود بەدە وزارەتی تاڵەبانی یەک کەسی خۆی نایەوە بۆ کوشت یەک کەس ئامۆزاکەی ڕۆیشتووە وتی تۆ لە مەقەڕەکەی خۆمە دانیشە بە خۆ جل پشۆ بۆ جیهازە بە خۆ قسە بکە نەچی بۆ شەڕ و مەڕ و ئالەم بابەتانە بە هەر کوڕی خەڵک بکوژێت یا بنەماڵەی بازانی هاتی و 100 ساڵە ئەو بنەماڵەی بازانی هەیە خۆشەویستان یەک کوڕیان نایەوە بکوژ یا کوڕیان نەکوژاوە بنەماڵەی بازانی با باش بیزانن ئەی هاوار هیچ یەک کەسیان نەکوژاوە. کەچێش لێن شەهیدان بەڕاستی شەهیدان ئەوە زۆر مهمن و خەتی سوورن و شەهیدان ئەمن و ئەوەن ئەگەر شەهیدان ئەو نەپیرۆزە ئەگەر شەهید بن ئەو نەپیرۆزە ئەی بۆ کوڕێکی خۆتان نیان بکوش هەی زۆڵەکان هەی زۆڵەکانی ڕۆژگار بۆ هەر کوڕە فەقیرەیان بکوش کوڕە فەقیر گەمژەیە دوای ئێوەکەوێ قەسەم بەخوا ڕۆژی 1000 پاتی 1000 چێتی بکوژە بە خیاڵی ئارام ئەحمەد بەخوا حەزەکەم بوومە لە زێدەی با هەرچی چەتەی چەکدارێکی پاتی من ناوچێت ئەو کە دوای ئامانە کەوتون
أنا والله لا پێشمەکەی مەقەر بۆ ئەویش کاکەگیان پێشمەکەی مەقەر وڵا ئافرم عەبدوڵڕەزاق شێکی جوانی نووسی وشکەی یەکەم جار بۆ بزانم پێشمەکە منە زۆڵەتیان زۆر ئەمانە بەڕاستی هەمویان کاوشکان 48 دان خۆشەویستان یەک کەسیان یەک قسە ناکات یەک کەسیان چرکیان لێوە نایە موچەکەی خۆی وەرەگرێ خەریکی خانم جون خانم بازین بۆ خۆیان لە هەولێرە لەگەڵ ئەم سۆزانی ئەو سۆزانیا بەیەکەوە کەڵەشێرە خۆن قەلە خۆن قازە خۆن تێگەی شەوانە هەموویان سەرخۆشن شەوانە هەچ هەشتەکەیان کاکە هەرچ هەشتەکەی سەرخۆشە بەس خەریکی ئافرەت و سێکسن کە شێژ لەن چین وەڵا ئارام مەحمەد دوای بەشەوەندی خۆیەکەیە کورە بەشەوەندی قوڕی کراوە بەسەر ئارام مەحمە کورە ئارام مەحمە ئەگەر عاقڵ بووایە ئەگەر خواسی لە تێک نایە ئەبوایە 15 ساڵ بەر لە ئێسا منیش بچوومایەکو ئێوەم کردایە خۆم کردایە بە خاوەنی ڤێلاوم سیارەی ئاخر مۆدێل و نەک سیارێکم پێ لە سیارەکەی حەپارە پیسە ئەوەی هەڵەبجە باشە کاکەجان ئەبوایە وام کردایە بەڵام ئەڵێ چی خۆ ئەم ئیتە عەقڵەکەی خۆمە بەڕاستی کە ئاوایە بەداخەوە هلا والله لم رجع ليشا لايفتان بوكم عزيزان با بيش ماقي مقر يك لايفتان بوكم ولا سرهين لا سر هي منو عباسو سنتات نزم كمان بيش خم بحر حال لسر او دزياني كي كانوا وتشينو شو مصفاج لو مرزا معنا تشن بارا ولا قريت اول شيء تاعي خوش يستان ربي عافيتي بأرى محمود یا ڕەبی نۆشیگیانی بێ و ئاوە سازگاری دەشتەکانی NL هەر لە خۆ جوانە ئاوە ئاو بخۆیتەوە بە کوێرایی چاوی چیا و نما و هەموو ئەو زوجە دۆخائینانە جا هەتا و ئارام مەحمەدە ما بێ ئەبێ ئەوان نەڕێ بێ دەشتان ڕسوای دنیا و قیامەتانەکەم ئابڕوتان پێوە نەهاڵم قەسەم بەخوا مەلەفی وام لەلایە عەزیزان مەلەفی وام لەلایە لە دنیای نمونێوانێ اینجا یەک شتێکی تەواو باسکەم عەزیزان دقە بە ئەوشم بین نەچێ ئەمە لە شتێکم نووسی ئەم بەیانە هەندێک برادران و کاگە لە مڵی هەر نازانین تۆ باچی شتێکەکەی ڕاستەکە نەیانزانی مەسەلەکە چییە عەزیزانی من کوڕێک هەیە لە ئەڵمانیایە ئەمە کاتی خۆی پێشمەکە بۆ ماوەیەک دوایی هاتوۆتەوە بۆ بە جاش و بە ئەمن و بە تەواوی و ئەلم بابەتانە ئەمە پیاوی مەلابەختیار بوو لەم دابڕان و تێبڕان و ئەلم بابەتانە لەگە مەلابەختیارە بوو ئۆکێ لەم دوایە دەنگێکی بڵاو کردەوە لەسەر ئاسۆ ئەڵمانی ئەوانە کە ئەمان ئەمن بوون و ئەلم بابەتانە قسەکانی بەلابەختیار ئەو شەوتم دەسانەوەی قسەکانی بابەتیار ڕاست بوو کەچی دوێن شوباتی بڵاو کردوێتەوە لە چی وەڵا مەلابەختیار شکاتی لێگرتووم لە ڕێگەی خوشکەزایی یا خزمێکی شکاتی لێکردوم لە ئەڵمانیا دوو جار شکاتیان لێکردووم منیش مەلەفێکم لەلایە ئێ مەلەفەکە چییە وەڵا کاتی خۆی ئەم خزمەی نوێژوان مستەفا مەلەفی هینێکی یە کۆمەڵی قسەی بۆ کردووم یا بە نووسینە بە چاتە بە چییە کە تۆ قسە لەسەر کچەکەی جەبار فەرمان کەیت ناوی چییە ئەمریکا لە بەغا ئەندام پەرلەمان نەزانم چییە بڵێ سەی ناوە پێم وایە شتێکی واتانێ طبعا عزیزان ئەمە نامەردیە بەڕاستی کاکە تۆ لەگەڵ مەلابەختیارا کێشت هەیە تۆ بۆی باسی ژنێکەکەی کە ئەمەی کردو ئەوەی کردو ئەوەی کردووە تۆ دەن ناوەشی کاکە کورە بابە تۆزی پیاو بن پیاو کاکە نێری قەی ناکە نێری گونەی پێوەیە بەڵام پیاو بە پیاو کاکە پیاو بوون شەرتە نێت بوشە نییە کورە وەڵڵا پیاوێ پیاو بێت وەڵڵا ژنێ ژن بێت لە علاقە بە کێشمە سیاسیەکانەوە لەو شەڕانەوە کە لە کە شەڕی فکریە شەڕی سیاسیە شەڕی حتا شەڕی کۆمەڵایەتیش بێ تۆ نابێ پەنابەری بە بێ باسی دوو لە ڕووی ئێوە ناوگەڵی ئەم ژن و ناوگەڵی ئەو پیاوەکەی چی کردو چی نەکردووە کورە ئەمە زۆر عیبە بەڕاستی زۆر عیبە کاکە کورە کاکە من بۆ بایەکم هەیە 10,000 مەلەفی تەیە کاکە جانی ئەخلاقی ئەوانە وەڵڵا لە ژیانمە ناتوانم پەنابەشتێکی وا بەرم کاکە بە قورئان زەلامێ 2 ملیۆن جوێنم باتێ سوکاتیم پێ بکە مەلەف و شی لەلام بێ هەر ناتوانم بڵاویکەوە کورە عیبە ئەوە کاکە کە تۆ پیاو بن پیاو کاکە جان کاکە بڵێسە حەقی چییە تۆ کێشە لەگەڵ مەلابەختیارا هەیە کاکە لەگەڵ مەلابەختیارا سڕاعی خۆ کێش ئەوە گریمان ئەم خزمەی مەلابەختیاریش چاتێکی بۆ تۆ کردبوو یا شتێکی بە تۆ وتبوو باشە ئێتۆ بۆی باسیەکەی کاکە خۆ هەموو کورد نێزانی کە ئەم مۆزوعە لە ئارا هەیە ئێتۆ ئیعلانی کردووە وەڵڵا من ئەو ژنە بمیم لە ئەڵمانیا شکاتی لێکم دارێن بەڕۆحتا بەڕاستی چکە تۆ ترۆری کەسایەتیان ئینسانە کردووە بەبێ ئەوەی کە ئاگای لە مۆزوعەکان بێ خۆ من ئەیزانم کە درۆکەی ها بەخواشتیوانیە کاکە ئەمە چی وەڵڵا فڵان کەس سێکسی کرد لەگەڵ ئەوە درۆکەی کاکە ئەمە چی بوو ئێوە دایمە حرەسێک نیەم عالەمە بوون کە خەریکی سێکسە بۆ مەلابەختیار خۆ سێکس ناکە کاکە تۆ خۆ سێکس ناکەی کاکە جان ها ماڵتانەوە بێ کورە کاکە جان ئەتاسەرایی بۆ شەڕواڵەوە سێکسەکە ماڵتانەوە بێت هەموو کەسە سێکسەکە چۆن ئەوە نەوەرە قسەی قۆڕە ئەو شتانە کاکە عیبە عیب پەنا بەم شتانە مەبن زۆر ناشرینە کاکە جان ئەرە وەڵا جا لەبەرەوە ڕووی دەم مەکەمەوە گۆڕانەکان
جا شش حو کەسیشن بەشێتیاوی چڵی تۆپلیت و ئەلەم بابەتانە جا ئەوەیشی کە ئەوەش ئەها پێم وایە ئەو جەلامەش گۆڕانە وەخوا وا بزانم ئەو هێمنەکەنە ئەوەی مەرزەکەی ئەو مەرزە هێمنە عەباسەکە پێم وایە بەخوا گۆڕانیشە ئەوە کاکەجان جا ئەو هێمنە شەریکی ئاینیشە شەریکی شێخ ئەحمەدی نۆکانە بەیەکەوەی دزن بۆ خۆیان تلیاگە هێن حەشیشە هێن زۆر شتە هێن هەمووی لە بەردەستای عەزیزان هەمووی ناو مۆبایلەکەمایە مەلەفەکان ئەمامە مۆبایلە جا سەڵیشە مۆبایلەکە ئەمە یەکێتی نوێیە پڕە لەشتی قۆڕی ئەم دز و جەردانی پارتی یەکێتی و گۆڕان و ئالم بابەتانە من لەوە جا قسە ناکەم خۆشەویستان حرمەتم بۆتانەیە شت بڵاو مەکەنەوە وەلا لا مەحمووە زانی ڕادوێ بەچی وازان ڕادوێ کاکە کاکنەوشیوان لەو قۆناغا دز نەبوو دوایی بوو بە دز ئێمە بڵێم چی کاکەجان ئێستا دەیان کەسەیەڵێ ئارام مەحموود پیاوێکی شەریفە دز نییە ئەمە ئەوە نییە 10 ساڵێکە کە بووم بە دز خەڵگەڵە وەڵا ئارام مەحموود کاتی خۆی دز وەڵام ێستا دزە تەواوە خۆ قسەکە تەواوە کاکەجان یعنی ئەمە ڕاستگۆیی ئەی هاوار ئەرە وەڵا ئیتر لێمان نەبن بەهینەوە مۆدێڕن و نازانجا هەنێک کەسێ عەزیزان کە من بن بەوە تێگەچم کە خەڵک داعەنیشێ ئەڵێن چی کاکە ئینسانە بێ نازانم مۆدێڕن چییە ئەوە شەوێ لە پاڵتاکە بووم خۆ بامەشە بۆ ژێرمەوە و قسێکی خۆش شەوێ لە پاڵتاکە بووم بەحسەکە لەسەر ئەوە بوو کە ئەوە نییە پڕبوو لە کوردانی ڕۆژهەڵات و لە کوردانی خۆمان و ئالەم بابەتانە باسەکە لەسەر مەسایلی ئەوە بوو لە خێزانە ئەوروپاییەکانە ئەوەی کە کچی هەیە یا کوڕی هەیە ئایا کچەکەی ئەتوانێت کوڕ بێنێتەوە بۆ ماڵەوە یا کوڕەکەی ئەتوانێت کچ بێنێتەوە وەڵامیش بۆ خۆم گوێم گرت بوو کاک بۆتینیش ئەدمیر بوو یادی بەخێر وەڵا کاک بۆتین وتی کاکە باشن بۆ لای کاگەرام ئەحمەڵێکی ئەوە یازانی من لە ڕوو دامێنم و ئەبێ کاک خەڵک ئارام مەحموود بە پێشکەوتوو بزانە ئەلەم بابەتانم وتی باشە کاگەرام بڕێی تۆ ئەگەر تۆ کچی بێت و کوڕ بێنێتەوە بۆ ماڵەوە تۆڵێکی وتم وەڵا ئەمەنێک کە خاکەناس پیاکە کەشمشێتێکم ئەخی یعنی چی کاکێکی وتم چۆن من کچم بێ بڕوا کوڕ بێنێتەوە وەڵا ئەمنێک کە تۆ پیاکێشم بۆ ڕیەکەم کاک چۆنێ بێ برای من وتی ئەی کورت وەڵا کوڕەکەیشم کاکەش تێگەی برای من وایە نەزانی من ئەڵێم بەخوا کاکە زۆر ئاساییە من کابرایەکی مۆدێڕنم نازانم چی کاکە وەڵا برا من بەس مۆدێڕنیم کاکەجان مۆدێڕنی چی شتی چی قسەی قۆڕ کاکەجان جا یەک کۆمەڵ بابەتی کۆمەڵایەتیشم هەیە عەزیزان ئەوانشان بۆ ئەەکەم بە بابەتی جددی و باش هەمووتان پێشکەشەکەم من ئیتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە سوپاستان ئەەکەم حرمەتێکی زۆر بۆتان هەیە و چاوتان ماجەکەم عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد ئینج ئەوەشم بینەچی عەزیزان بەتەمام ناوەکەی خۆم بگۆڕم بەڕاستی ئارام ئەحمەد ئەحمەدەکە باپیرەمە ئەمەوێ بیکەم بە باشی من ناوی عەلیە و ناوی حاجی عەلیە ئەمەوێ ناوەکەم بگۆڕمەوە بیکەمەوە بە ئارامی حاجی عەلی تێگەی یعنی ئەحمەدەکە کە باپیرەمە بیخەمەوە دوا بۆی ناوی باوکم ون نەبێ کاکە ینی معقول نییە بەڕاستی لەبەرەوە ماوەیەکی تر چی بابەتم کرد لایڤم نووسی شتم نووسی لە خوارەکەی ئەنووسم ئارامی حاجی عەلی لەبەرەوەی ناوی باوکم ون نەبێت و ئەحمەدەکە باپیرەمە قەی ناو تۆزێکی دوورکەوێتەوە مشکیلە نییە بەڵام با ناوی باوکم بمێنێ بەشکن باوکم خۆشیە کاکیشە دەیتر خواتان لەگەڵ و خۆشەویستیم بۆتان هەیە سەر چاوەکانی منە